ئەوەرێکی ترمان باس لە مێرۆزیان بەخشەکان دەکەین و ئەڵی کاڵی مێرۆزیان بەخشەکان هەموو مێروێک بۆ خۆی بۆ سیستەمی ژینگە گرنگە بەڵام هەندێکیان کە بۆ ئێمە مرۆڤ زیانە بەخشن ئێمە ڕەنگەوایان پێ بڵێ کاریگەری ئەم مێروانە لەسەر سیستەمی ژینگە چیە لەسەر فرەچەشنی هەمە زیندەوەران چییە هەموو مێروێک بۆ خۆی کە لە ژینگەدا دروست بووە فەلسەفەیەکی هەیە ئەویش هەندێک لە مێرۆکان هۆکارن بۆ زۆربوون و زاوزێبوونی بەشێک لە ڕۆکەکان بەشێک لە درەختەکان ئەمڕۆ بە گشتی باس لە مێرۆزیان بەخشەکان دەکەین هەندێک لەو مێروانی کە هەن لە کوردستان ئایا مێرۆکان بە گشتی بەهۆی گۆڕانکاریەکانی ژینگە و بەرەو لە ناوچوون چوون یان نا کاریگەری بەرزبوونەوەکانی پلەی گەرما کە دوێنێ ڕۆژی گیانی ژینگە بوو باز دەکرێتی چەکە لە هۆکارە سەرجەکان چ کاریگەری چکرۆ سەر ژیانی ئەم مێروانە ئەمانە کۆمەڵک پرسیار ئاڕاسی میوانەکەمان دەکەین دکتۆر فەرید و محەممەد کە بەڕێزان پسپۆڕی مێرۆکانە لە ستۆدیۆ ئامادەن و کۆمەڵێک مێرووی مۆمیاکراویشی لەگەڵ خۆیدا هێناوە دکتۆریان زۆر زۆر بەخێر سڵاو لەبێ دکتۆریان زۆر بەخێر بانی جەنابتان و بینەرانی کورسات باش دکتۆر ئەمڕۆکە ڕۆژی مێرۆزیان بەخشەکانە بۆ ئەم ناوە دانراوە ئەنی مێرو زیان بەخشە هەمووی بەڕاستی بەڵێ سەرەتا بە هەر وەکو چونە ناو مۆساکۆ پێشێکێک باس بکەین بوونی مێرۆکان لەسەر زەوی بەروارەکەی و مێژۆکەی زۆر زۆر لە مرۆڤ کۆنترە لە بوونی دایناسۆرەکانەوە و پێش ئەوانیش تقریبا نزیکەی 4 ملیۆن و نیو ساڵ پێش زاین هەبوو لە یعنی بەروارێکی ئەبێ و ئیسا ئەوان بۆ ئێمە ڕۆژی ئێمەیان کردایەتەوە نەگەێمە ئەوان بەڵام ئەوان لەوانەیە بەنەوەیکە بێ بەڵام بار حاڵێک دروستبوونی مێرۆکان کە تەبەن لەسەر زەویە وەکو ئاماژەیەکی پێ بین ژمارەی مێرۆکان لەسەر زەوی ژمارەیەکی زۆر زۆر بێپایانە ئەگەر بڵین مێرۆکان بێنین زیاتر لە 1 ملیۆن و ڕۆبع جۆرە یعنی نەوە سپیشز کە هەموو مرۆڤ لەسەر زەوی کە نزیکەی 7 ملیار و زیاترە هەمومان یەک نەوعین بەڕەش و سپی و زەرد و کورد و عەرەب و ئینگلیز و باڵا بەرز و باڵا کورد و هەمومان یەک ناوی زانستیمانەیە ساینتیفیک نێم بەڵام مێرۆکان زیاتر لە ملیۆن و ڕۆبعێک جۆرن ینی لەوانەیە لە هەنێ وڵات ڕوپێ و کراوە لە مەتر مربعێکە 400 تا 500 مێرو بەرزەلامێکەکەوێت بەر مرۆڤێک لە 1 مەتر مربع لە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا و بەعزە وڵاتێکی ئەوروپا سێرڤیان کرۆتواننەوە لەبەرەوە ژمارەکەیان زۆر زۆرە کاتێک ناسراون بۆتە هۆی هۆکارێک هەستاون بۆی کەوا ڕۆژێکی وەکو جەناب دەفەرمی ڕۆژی بۆ دابنێن بۆ نمونە ئێستاێک لەوانە مێرۆزیان بەخشەکان کە هەبێ بۆ نمونە کە بۆ نسبەت ئاژەڵەکان و ئینسانیشەوە بێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکان لە ئینسانێکی نەخۆشەوە بۆ ئینسانێک تر ئەنۆفسوانەیە کە ئەمانە زیاتر لە ساڵی 1992 زانیان کە بۆتە هۆی گواستنەوەی نەخۆشی هاتن لەو کاتەوانی ڕۆژێکیان بۆ ئەودانە بە تایبەتی بۆ مێشولە بۆ هەنگ بە هەمان شێوە کە زانیان لەو باخانەی کە هەیە بیدایەت سەیران کرد بەهۆی بوونی جوڵەی هەنگەکانەوە سەیرەکان بەروبوومەکانیان باشە بێ لەو کاتە هەستان ئەمەش حسابیان بۆ کرد و ڕۆژیان بۆدانە کەواتە مێرۆکان بە پێی ئەوەی کەوا زەرەکانیان هەبێ یا سوود بەخشەکان لەو کاتە کاستیان پێکرۆ و مرۆڤ جێدەستی لەسەر زەوی دەرکەوت دوایەوە حەزارەت و پێشکەوتن بوو ئەنجا توانی پێشتر هەبوو بەڵام نیانتوانی بوو بۆی کەوان نەزانین و یاخود هەوڵی ئەوەی کەوا لە ساڵەکانی 1970 نەیانتوانیوە درکی پێ بکەن بەڵام کە ڕۆڕەوەی زانست و چرخی زانست پێشەکەی ڕۆژانە جۆری تازە و نەوعی تازە ئەخرێتە سەر ئەو نوعانیکە لە بە بەردەوامیە سام ساڵڵینەوە لەوانی ساڵێکە بێ بە 1255 ڕۆژانە سپیشز و نوعی تازە چێتە سەر جۆرەکان بە بەردەوامی لە زۆر بوونایە باشە دکتۆر کاتە دیارچین ئەو مێرۆزیان بەخشانە کامانن کە لە ئێستا زۆر بوونیان هەبێ لە ژینگەیە بەڵێ من وابزان باسی پێشتر باسی شتێکم بتم دەرکەوتنی هەر هۆکارێک ببێتە پەتایەک یا بێتەوەی کوازیانێک بات و بێ بە ئاوت برێک ینی بێەوەی کەوا زۆر وەکو مەسەنەیەکێک لەوانی کەوا نەخۆشی ڤایرۆس کۆڤید 19 کە بوو بۆ کە باسی ڤایرۆسەکە کرا لەوانەیە ئەو سولارەیە چەند جار ڕۆیشتووی بەسەر هەمومانە هەڵامەت و پژمین و سەریەش ئەو شتانە بەڵام نەبوو بۆی کەوا بەتایەکی عالمی لەبەرەوەی ئێستا خۆتان نەزانن بە ئەم گلۆبەڵایزیشنی عالەمە و ئەم تیجارەتەوە ئەم تەکنەلۆژیای بە سەعات ئەگۆڕێت لە ڕێی تیارەوە بێت لە ڕێی گواستنەوە بێت جاران ئەگەر پێویستە بە شتێک وای لەوانەیە بچیتای بۆ ئەمریکا لەوانەیە بە 14-15 ڕۆژ ئێستا لەوانەیە بەهۆی مۆبایلەکەتەوە بە ئانیان توانی دەست بکە یاخو بە نەقڵ بە چەند سەعاتێک تیارە بگاتە سلێمانی ئەوانە یەکێک لەو مشکلان ئەوەیە لە هەنێ شوێنە مێرۆکان بە ساحەتی باڵی خۆیان نابن بە ئافە ینی لەسەر هۆستەکەی خۆیان نین خانەخێکەکەی خۆیان نەبووتە هۆی زەرێ بەڵام لە دروستبوونی ئەم بەروبوومی کشتتوکاڵی
زیابوونی دانیشتوان لەسەر ڕووی زەوی وایان کردوکەوە بەرهەم و بڕشتی بەرهەمی کشتتوکاڵی بەستونی زیاب بکات دەستکاری جینات و ژینەکانی ناو ڕۆکەکە ئەکەن بۆی بەرهەم زیابێت کە ئەمە بوو ڕۆکەکە هەنێ صفاتی بەرگریکردنی لە خۆی نامێنێت ڕاستە لەبەرەوە چییە بێت لەسەر ئەو ڕۆکات سەرێکە بێ بە دەرد و بەڵایەک بووی دەرەکەی بێ بە زیانێک ینی ئەوانەی کەیسا هەیە لە ئینسانیشە سیرەکە ئینسانەکانی سا ناسکتر بوون وەکو جاران نەماون هەمومان جارانی مە زۆر مەسەن نەوەکتر مەگەر بگەڕێتەوە بۆ چەند چرخێکی پێشووتر سیرەکی مرۆڤەکان وای ناتوە جاری وا بۆ دەستیانەوەتە چەند سەد کیلوەیەک زۆر بە ئاسانی هەڵیان کردووە بەڵام ئینسان لەوانەیە نەتوان 10 کیلۆ هەڵگرن ڕاست لەبەرەوە مە لەشی من وای لێ هاتووە لەوانەیە زۆر شت پێم بێرێت بەرگری لەشم نەماوە ڕۆکەکانیش بە هەماشەوە ئەو ڕۆکانی کە دەستکاری جیناتەکانیان نەکرێ لەسەر ئەساسی بەرهەمەکەی گەورە بکرێ یا بڕشتەکەی زۆر ببێ وای لێ هەستیارە بێت بەرگریشتی کە ناکات فرای ئەوە کاو ئینتاج زیاب بکە ڕۆکەکە لەبەرەوە زۆر مێرو کەچێتە سەری پێشتر ینی تۆمار نەکراوە کەمە زیان بەخشە بەڵام ئێستا بێ بە زیان بەخش باشە لە ئێمە وەکو کورسات زۆر پابندین بە بابەتی ژینگەییەوە و زۆر جار فستیڤال کراوە بینیمانە لە بەشێکی فستیڤالەکەدا کۆمەڵێک باڵندە مۆمیا کراونەوەوانە بەڕاستی هەر ڕووماڵیشمان نەکردو لە بەرەوەی وەکو ئیتیکێکی ژیانی خۆمان بەڵام شتێکەیە پێی دەوترێت زانست بۆی بۆ بینەرانمان ڕوون بێتەوە شتێکی پێی دەوترێت زانست کە تۆ پێویست بەوەی توێژینەوە لەسەر ئەم باڵندانە بکەی ئەم مێروانە بکەی پێویست بەوەیە کە لە نێو تاقیگە و لە نێو زانکۆکاندا بزانی جۆرەکانیان چییە وەکو دکتۆر باسی کرد ملیۆنێک و 250,000 جۆر هەیە وەکو خۆی باسی کرد ڕەنگە ساڵێک تر نەزانین 5,000 تر زیاد بکات زیاتریش بن ئەمانە ئەم جۆرانی کە هێناتە ستۆدیۆ لەگەڵ خۆتدا ئەمانە وەکو ینی ئەشبینی لە بازاردا وەکو بواری جوانکاریش هەرە فرۆشێت هەندێک کەس ئارەزویانە بە ڕاستەقینی ببینن و هەندێکیش پێیان خۆشە لە ڕووی زانستی و خۆتاناسا بەکاری بێنن لە کوردستان تاقیگەی دیاریکراومان هەیە بۆ توێژینەوە لەبارەی مێرووەوە مێرویەکمان هەیە تایبەت بێ بە کوردستان و لە وڵاتێکی تر بڵێن بوونی نییە بەڵێ وڵای بەڕاستی بە نسبەت مێرۆکانەوە کوی جەنابێت تیشکی خستە سەری سەرڕایەوەی کەشتێکی زانستی و ئەکادمیە هیوایەتێکیشە ئێستا خانمانی بەڕێز لە دەرەوانێ جاری وایە کاچوون بۆ مناسبەتێک لای ئێمە بێ عەرزی ئەڵماسەکەی و ئاڵتونەکەی پا بەڵام لێوانە ئەچە قالۆنچەیەکی زۆر جوانێنی خاتە سەر سنگی ڕاستە ئەیکا بە گوارەکانی کە هەموو عالم سەیریەکان ڕاستە یا لە ماڵەوەکرێتی بە زەخرفەیەکی جوان دایناوە ئەین شەر نییە ینی لە زێر ڕواڵتونەکە جاری وایە بۆ مناسبەتێک دەوری بینە هەموو عالمەکە سەیریەکان ڕاستە شتێکی سەر سوورمێنە لەبەرەوە ڕاستە بەڵام لە کوردستان بەڵێ شوێنی زۆر زۆر هەیە مێرۆکان یعنی ئەتوانم بڵێم لە هەر شوێنێک سەوزایی و ڕۆکە بێ هەر گیانەوەری کەشتانانە شەر نییە سەوزایی بێ ینی ئێمە لەو دقیقە لە دایکە بین لە دایکمان هەتا ئەو ڕۆژی ئەبینەوە بەخۆڵ مێرۆکان لەگەڵمان هەیە هاوڕێمانە ئەوە لەی شوێنە گۆ ناتوانین کۆڵی بکەین ئێستا مە خۆمە گەرێکێک دوای 4 ساعت خۆشتنی خۆم بێم سامپڵ وەرگرم لە هەنێ شوێنێک شەر نییە ینی ئەو مێرۆ بە چاو ببینیت مایکرۆسکۆپیە بێخەمەژێ مایکرۆسکۆپ لانی و چڕکە پێ بێت بڵێ مە بمنەوەیە ئەترسیت لەبەرەوە ینی وەکوتم ژمارەیەکی زۆر زۆرە هاوڕێ هەمووشمانە لەگەڵ هەمومانەیە ینی لەو ڕۆژەی تەنانەت مێرۆکان بۆ زۆرە خلاص بەکارێت شەرنی بۆ زەرع بێت یعنی یەکێک لەوانی کە زۆری سا لە عالەمایش لەسەرکەن بۆ دەرمان بەکارێنن بۆ دەرمان بەکارێنن بۆ جەڵدا بۆ زەبحی سەدری بۆ هەنێ نەخۆشی وەڕە موشت بەکاری خەنە سەری بۆ ئەوانەی کەوا مردوون باشە دکتۆر بۆچی بە هەندێکیان دەڵێن مشەخۆر بۆ هەندێکیان پێیان مشەخۆرە لە چی ئەوەش زیان بەخشە مشەخۆرە مەسەن لە سەبەڵێ ینی مەسەن ئەچێت مشەخۆر نیە ئەچێت لەسەر مێروویەکی تر مشەخۆرە مشەخۆرە یا خانەخوێیە ئەچێت گەرا لەسەر ئەوی کەدانێ ئەوانە سوود بەخشن بۆ ئێمە پیرەدۆرن یا پاراسایتن ئەوانە مشەخۆرن ئەچن لەسەر مێرووی زیان بەخش مێرو دانێن ئەوە ئیسفادەی هەیە بۆ ئێمە ژینگەکەمان پاکەکاتەوە ناڵێ دەرمان بەکارێبین بۆ بایۆلۆجیکەل کۆنتڕۆڵ ئێستا لە وڵاتە پێشکەوتەکان بە هیچ شێوە قڕکەری کیمیایی بەکارنایەنن بە هیچ شێوەیە قڕکەری کیمیایی بەکارنایەنن چێکم دایمەنەوانی کە لە دەرەوە نەگە جەنابتان چن دەرەوە سیرەکەن سێرێک یاخۆ هەرمەیەک یا خوشتێک نووسراوە ئۆرگانیک ئەوەش نووسراوە کیمیکەڵ ئەوەی کەوا ئۆرگانیکە ینی ئەندامیە سیعرەکەی بە حوقات هەشقات لەگەڵ و گرانترە باشە کاتە دکتۆر بە شازێکی گشتی بەڕایزت ئەم مێروانە تا چەند کاریگەری ڕاستەخۆیان هەیە لەسەر فرەت چەشنی ژینگە و زیندەوەرانی گشتی بەتایبەت لەسەر فرەت چەشنی ژینگە لەسەر زۆر کاریگەری هەیە ئەتوانێت هاوسەنگی ژینگە ڕابگرێت باشە یەکێک لەوانەیە کە ئەمانە زۆر هەستیارن بۆ قڕکەری کیمیاوی ینی ئەوان بەتایبەتی ساکێک لەوانە مێرۆکان کە لە ناوەچێت ئەتوانی وەکو ئیندیکەیتەرێک بەکاری بێنی بۆ ئەوەی کەوا ئەبزانیم ئەم موادە کیمیاوانەیە یەکسەریان کوشێت لە دایانەبات
ئەمانە زۆر هەستیانە بۆ کیمیاویات یعنی ئەگەرزانی و لە ژینگەیەکە مێروویەکی زۆر هەبوو چ لەسەر ڕۆکەکان چ لە ژینگەکە و باخەکانە ئەوە دیارە ئەو ناوچەیە پاکژە لە ماوادی کیمیاوی وەکو ئیندیکەتەرێک بە تۆ ئاڵێت دەڵێ ئەم ژینگەیە پاکە و خۆشیان باشترین خۆیان ئەگەرێمە بتوانین وەکو بەڕێزی لە سەرەتا باسی کرد بۆ ژینگە ئەگەرێمە بتوانین نێڵین بە هیچ شێوەیەک قڕکەر بەکار قڕکەری کیمیایی بەکار بێت کاتۆ تۆ پێ باشە بەکار نێت یەکەم بە باش بەکاری نایەنین دوم لە کاتی خۆیان بەکاری نایەنین دوایی بڕەکەشی بەکار نایەت دوای ئەو جۆریش نازانی کێمە کەکەوتە بەڕاستی سار لەوانەیە ڕۆژانە بە هەزاران ئەڵتمان دەرمان کرێ بە سەوزایی و میوە و خەیار و بامێەوە ئەی خۆین نارزانین کەمە بەڕاستی شتێکی قبولکرااو نییە چلان ئینسانەوە چلان دەوڵەتان کاتە دکتۆر بەڕای تۆ ئەگەر بەکار بهێنرێ بەڵام بە شێوازێکی دروست ئاساییە بەڵێ خۆیان مێرۆکان هاوسەنگی بەڵانسەکەن ناچڕال بانس هاوسەنگی سروشتیان هەیە خۆیان لەناو خۆیانە ئەوانەی ئەچن یەکتری لە ناوەبند چۆنەکە بینین لە بەجارێ لە کەناڵەکان بینین شێرێک پەلاماری حیوانێکی کە ئاسیەک مەڕگە لە دڵمانەوە ئێمە زۆر بێزارە بین یعنی ئەڵێنەمە بەڕاستی گوناحە جاری وای سری ناکەێت بەڵام ئەمە هاوسەنگە سیرێکی بەس جارێک 100 کەڵە ئاسکەڕوە یەکێکەگرێت ئەو ئاسکەر نەخۆشە کەم دەرامەینە هەمان کاتە ڕزگارە نەبێت لە نەخۆشەکە دومەوێ بە خواردنیش بۆ ئەویتر هاوسەنگە بۆی نەخۆشەکە لە دوێنشانە بڵاو نابێت میرۆکانش بە هەمان شێوە ئەتوانن تەبانسا لە دنیای جیهانی کە وەکو جەناب فەرموولە تاقیکانە مێروو بەخێوە کرێن بۆ مێرووی تر لە جیاتیەوەی دەرمان بڕێژێ ئەو میێروانەیە نێگەراکانی خێر لە باخانە بدانرێت لەسەرپایان پێ دروستەکرێت بۆ بەرەنگ بە هەردووچان هەر مێرون هیچ زیانێکی نییە کاتەکەمان بەرەکەم بنەوە دکتۆرەمێت چەند وردە پرسیارێک بە خێرایی بکەم مێش و مێشولە کە ئەو دوو مێروون کە ئێمە کورد زۆر لی بێزاری بەڵێ ئەمە حەلی چیە یعنی ئەشین بۆ سەیار دووکەڵەکەینەوەڵین وڵا با دووکەڵ بکەینەوە لێمان دوورڕاستەوە خۆی ئەوە لە ڕاستیار زۆر ڕاستە شتی کەژێ سالەوانەیەکی ناو ماڵە سیسرکە بەڵێ بەڵام ئێمە گەر بتوانانی ئەگەر ژنە کۆنەکان قەیمەکان سیر بکەین دایمن حێل و مێخەک و ڕێحانە ڕەشیانە کرد بەخۆیانەوە باشە ئەوە وای یەکاتەمە نایکوژێت بەڵام دوورێ خاتۆلی بەبوونەکەی تێکەت یعنی ئەوانە زۆر زیرەک بەڵام ئێمە ئێساوانەمان هیچ نەماوە خەریکی سپرای و ئەو مادیش ئەوانە ڕاست هیچی باش نییە یعنی هەنی مادە هەیە لە ماڵە تۆتانی بەکاری بێنی نعنا پونگا ئەو پێڵەن ڕۆزماریە ئەمانە بەکاربێنە ڕاستە نایکوژێ بەس دوورەکەوێتەوە لە شوێنە مەسەن خیار بەکاربێنە بیبەر سیری هاڕاو ئەمانە بۆ سەحەتی خۆت و ماڵ و مناڵەکەت تەندروستە بەڵام چیە دوورشی خاتەوە دکتۆر بەڕای تۆ ئەو بابەتانی کە بۆنی هەیە ئەوانە هۆکارێکە بۆی کە بەڵێ هەنێ لە مادەکان پێگاتی مادەکانیان زۆربەی مادەی کبریتی تایە مەسەن لە سیر ئەو بۆ نەناخۆشی کەی بینی مادەی کبریتی تیا ئەو مادەی و حەزی لێ ناکە حتا تەنانەت ماریش لی دوورەکەوێت و مارە دوو پشکیش بینیوە نەوت بەکارهێنێ بەڵێ خۆی نەوتیش بەڵام نەوتەکە تۆ لەوانەیە مادەیکی کیمیاوی ئۆرگینە باش نییە شتیکەی تێکەڵاوە لە ناو ماڵە بەڵام تۆ سیردا بنێ یا پونگە لە ماڵۆدا بنێ یاخود ئەو ڕۆزماریا ئەوەی کە ئەکیلی جەبەلی بی هەڕۆ داینێ هیچ ترسێکی نیە ماڵەکەش بۆنی خۆشەکەت وەکو دوایین پرسیار ئەوە جا بۆ جەنابوتی لە دەشت ئەتوانی بیخێتی گیرفانتەوە ئەیبنەوێ پێڵاوەکانتەوە ناو گیرفانتەوە ئیتر دوورەکەوێتەوە باشە وەکو دوایین پرسیار دکتۆر ماشەڵەوە نەجوان ڕوونیەکەی تۆڵا حەزەکەم دەپرسیای تریشکەم بەڵای کاتەکەمان داوای لێ بردنەکەی دکتۆر جان ساڵانە ئافاتێک ڕۆیە بۆ نمونە ئەڵێن سنووکی ساڵە ساڵێک کوتیان سنووکی ساڵە ساڵێک کوتیان کولە ساڵێک هەر جاری شتێکیانەوت ڕاستە اینجا هەڵمەت ڕاگەێنرا بۆ دەرمان بڕشتن و ماتە خڕکەرەکە ئەمە بۆ لە ناوبردنی یەکجارەکییان بوو یعنی بۆی کە کاریگەری نەکاتە سەر سیستەمی کشتتوکاڵی یان بۆ دوورخستنەوەیان بووە ئەوەی جەناب زۆرتەوە ئێمە بین و بین دەرەکەوێت مێرەکان تەبیعەتێکیان هەیە ئەو ساڵانی کەوا سەوزایی و باران و جەو خۆشە خواردنیان هەیە دروستە بن باش ئەو ساڵانەی کە نییە ئەمێننەوە ئەگەر بە هەر شوێنێرشێوەکان بێ سڕن ئیتر لە پی و لە قۆزاخەیە بێ بەگەرای بێ هەستەکە ئیفراز ڕێژێ دەوروبەری باش نییە خواردنی باش نیە نایەنە دەرەوە ئەو ساڵەکەی تر زۆرە بێت یعنی کاریگەری بە چواردەوری و لەگەڵ خانەخوێکەی خۆی هەیە ئەگەر زانی دەوروبەری وشکە ساڵ و ئاو خواردنیە ئەمرێ لە ناوەچێ لە بەروی پارێزگاری لە نەوەکەی خۆی بکات نایەتە دەرەوە لەبەرەوانیش وەکو بمتن زۆر لە پێشی زۆر متەتەورن یعنی وا نەزانیمە کە بە تاکە نەعلێک و بە دەرمانێک گەیان کوژین و دەرمانش کە پێوەکەن حەلی کۆتایی نییە نەخێر ئانیە بۆ ئەو شوێنەیە بەڵێ یەکدانە ئەگەر تۆ مەسەن بۆ نمونە من ئێمە تەجروبەمان کردو ئەگەر 1000 مێرو بێنین لە چارن ئەطباق پتریەکە دەرمان بڕژین بەنایانە بە ترکیزی جیاواز و بەکاتی جیاواز ئەگەر یەکێ لەوانە دەربچێت لەو هەزارە یەکیان ڕزگاری ببێت ئەو کاتە تۆ گەربین ئەو دەرمانە بە ترکیزە خراپەکەشی پێی پێر نایکوژێت
ئەوە مقاومە بەرەکە دکتۆریان لەگەڵ تۆ زۆر بەرنامەمانەوە زۆر بابەت لە خزمەتان چۆکم بەڕاستی ئەگەر منم بوتم مەگەلوانەیە تاکو و ئێوارش تەواو بم خەکەش مشتاق بەڵام پرۆگرامی شەکەین و کاتی زۆرترین بە بەڕێز بۆی کە بۆتی دکتۆر فەریدون محەممەد زۆری میێڕەکان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەناب قسانێکی مانجێگی خۆی گرتێ و هوشاری بێت لە هاوڵاتیان